سڵاتان لەبێت بینێرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئێستا لە گەڕەکی وەستا ڕەجەبین لە سنتەری قەزای ناوەندی سۆران. دیار ئێستا هەریەکە لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران قایمقامی قەزای ناوەندی سۆران و تیمی هەماهەنگی قەیرانەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران هاتوونە ئەم گەڕەکەەوە و ئەو شوێنانە بەسەر بکەنەوە بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین لەسەر دوایین ڕوودا و پێشاتەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. دەچینە لای هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. کاک هەڵگورم کاتتان باش دوایین ڕوودا و پێشاتەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چینە لەو شەپۆلە بارانبارینە. بە خۆشحاڵیەوە ئەم ساڵە ینی کاریگەری باران و لافا و تقریبا لە هەموو ئیدارەی سەربەخۆی سۆران حالەتش وها دروست نەبووە کە شایانی ئەوە بێتن باسی لەوە بکرێتن تەنها لە چەرخانوێک احتیمالە کە بە شێوەیەکی هەندەسی دروست نەکران حالتان هەر دروست دەبن بەڵام زۆربەی ئەو کێشانەی کە پارساڵ هەبوونەوە ئەمە ئەم ساڵە بە جێبەجێکردنی زۆربەی ئەو پرۆژە خزمەت گوزاریانە کاریگەری بارانبارین بەسەر گەڕەکان زۆر کەمتر بووە. ئێستا و گەڕەکەی کە لێنە گەڕەکی ئیسقەڵا ینی پارساڵ کێشە گرفتیان زۆر بوو. ئەم ساڵە بۆ قیرتاوکردنی و ئاوەڕۆی پێویست کاریگەری بارانبارینیان لەسەر کەم بۆتەوە لە ناوچەکانی کەش هەموو قەزا و ناحیەکان کێمە لە کۆبوونەوەیەک ئۆنلاین لەگەڵ قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان لەسەر خەتین بە خۆشحاڵیەوە هیچ حالەتێکی نەخوازرا و لە ئەنجامی ئەم بارەباری نەڕووی نەداوە. کاکەڵ شتێکی تر هێستا شارەوانی سەنگەڕەکێکی دیاری کردووە لە ئیسقەڵا گەڕەکی جوندیان و وەستا ڕەجەب هەروەها کەورین کەوانە مەترسی لافاوین لەسەر وەکو ئیدارە چی ئەکەن بۆی ئەو مەترسیانە نەمێن. ئێمە تەمان هەر بۆ ئاگدارکردنەوە ئەو حاڵەتان ڕادەگەینین و بۆ ئەوەی خەڵک زیاتر وشارتر بتن لە حاڵەتی دروستبوونی لافە چکە خۆتان نزانن لافاو کە ینی ڕێژەی بارانباری لە ماوەیەکی کورت زیاد لە حەدی خۆی دەبارێتن بە دڵنیایەوە پێشبینی ئەوە دەکرێتن کە حاڵەتەکان دروست ببن. ئێمە لەو ڕوانگەیەوە حاڵەتەمان ئاگدار کردوێتەوە ئەگەر نەما هەموو ئامادەکاریەک کراوە لە هەر حاڵەتە چینەخوازرە تیمەکانی بەرگری شارستانی و قایمقام و ڕێزەکان و بەڕێوەبەرێکی ئیداریەکان هەمویان لەسەر هێڵن بۆ ئەوەی بە زووترین کات ئەگەر حاڵەتێک دروست بتوانن بگەنە شوێنەکە و شوێنی ڕووداوەکەەوە بەهانە ئەو خەڵکەوە بچن. بەڵام وەکو باسم کرد بە خۆشحاڵیەوە لە ماوەی ئەو 24 کاتژمێرە هەبووینەوە بارانبارینە هیچ حالەتێکی وها ڕووی نەداوە. شتێکتر لەسەر تیمی ڕێگاوبان بە تایبەتی پاراستنی ڕێگاوبان داوای ئەوەکەن کە ئامێریان کەمە لێرەش بە دوارنگ بێ شەپۆلی بەفربارین و یان سنوورەکەیان بەرفراوان بێ چیەکەن بۆەوەی ئامێری پێویستیان بۆ دابین. کاری جدیمان لەسەر ئەو بابەتە کردووە کە بە تایبەتی ئێرەکە ئیدارەی سۆران ناوچەیەکی شاخاویە بۆ ئامادەکاریەکانی وەرزی زستان و بەفربارینیش کارمان لەسەر کردووە لە دوایین کۆبوونەوە لەگەڵ دیوانی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر کڕینی دابینکردنی چەند ئامێرێکی خاوێنکەرەوەی ڕێگاکان لە بەفر دراوە لەگەڵ هەولێرش لەسەرهێڵین ئەو ئامێرانێکە لە هەولێر هەن لەو حالەتانە کە پێویستمان پێ بیتن ئەوان دەتوانن هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین کاریگەری ئەگەر شەپۆڵێکی بەفرهات کاریگەریەکانی لەسەر ڕێگاوبانەکان کەمتر بێت. پرسیاری من لەسەر ڕاگەیاندنی ئەو پشوە بوو وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ ڕاگەیاندنی ئەو پشوە فەرمیە بوون کە سەرتاسەر حکوومەت هێرێمی کوردستان ڕاگەیاند. ئێمە دوێنێک کۆبوونەوەیەکی ئۆنلاین کرا لەگەڵ دیوانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی پەیوەندیدار و هەموو پارێزگا و پەرشتیاری ئیدارە سەربەخۆیەکان بۆ ئەوەی گفتوگویەک لەسەر بگرێتن ئایا بکرێت بە پشویانە سەرۆک حکوومەت ئێمەی ڕاستپار بوو ئەوەی بڕیاری دروستی لێ بدەن. من وەکو خۆم دوای تاوتوێکردن و دراسەکردن ئەنی لەگەڵ ئەوە بووم کە داوام هەبێتن چونکە کاریگەریەکانی بەڵام لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن کەشناسی بە پێویستی زانی کە احتیمالی هەیە ڕێژەی بارانبارین بە تایبەتی لە سنووری سۆران و بە تایبەتی مێرگە سۆر زیاد ببێتن. دیارە بۆ کەمکردنەوەی ئەو کاریگەریان و مەترسیەکانی لە هەولێری پایتەخت نیمچە بڕیارێکی پشودرا بوو بۆ ئەوەی نەبێتە ینی ببێتە بڕیارێکی یەک دەستە بۆ هەموو شوێنەکان باشتر بووکە بڕیارەکە بگرێتە سەرتاسەری نەک لە شوێنێک بکرێتە پشوو لە شوێنێک نەکرێتە پشوو دوای خەڵک سەری لێ بشێوێتن بە شێوەیەکی گشتی بڕیاردرەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان
ئەمڕۆ بکرێتە پشوو. سواز بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو گوتمان ئێستا بەسەرکردنەوەی گەڕەشی ئسقەڵایە لە سنووری قەزای ناوەندی سۆران سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ قایمقامی قەزای ناوەندی سۆران و هەروە تیمی قەیرانەکان ئەوەی ماوە بڵێن کە هەر تەواوی تیمە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ئامادەباشیدانە ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ دانیشتوانی ئەم گەڕەکە گفتوگۆکەن دیارە دانیشتوانی ئەم گەڕەکەش داواکاریان هەیە بزانیانەوێت چ داواکاریەکیان هەیە بگەینە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. زۆر عەزەکەم بی بە چاوی خۆ ببینی مامۆستا بەس تەماشەچکە هیچ مەکەن بەس تەماشەچی بکە و بەخۆ بڕیار بدە. بەڕاستی لەبۆ ئەوش نایسە مەکتەبێ ئەو دارە کاتنیا هەر ئەو جێ ئەو فەڕێکی ئەمە بەعسیەکەن ئەوێ بە چاوی خۆ ئەمە داواکاری بەشێک لە دانیشتوانی ئەم گەڕەکەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و بە دیاریکراوی لە قەزای ناوەندی سۆران. تیمەکانی خزمەتگوزاری لە ئامادەباشیدان هەروە دەستگای منیش ئەمڕۆ ژمارەیەک و هێلێکی گەرمی ڕاگەیان لە ڕێگەی 182 هاوڵاتیان ئەتوانن پەیوەندیان پێوە بکەن چونکە لە ئەگەری باران ئەکرێمینی تازە دەربکەون هەروەها بەرگری شارستانی هێلی گەرمی ڕاگەیاندوە لە ڕێگای ژمارە 115 هاوڵاتیان ئەتوانن پەیوەندیان پێوە بکەن و تیمەکانی شارەوانی بەڕێوەبەرایەتی ئاو هەروەها هۆبەی قەیرانەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو لە ئامادەباشیدانە.